ئازیزان بێگومان بەردەوام گوێمان لەم بابەت هەبووە کە ئەبێ ئاگامان لە ژینگە بێت و هەروەها بەردەوامیش ئەمە وتراوە کە ئەبێت ئەمە تێکەڵ بە پەروەردە بکرێت بۆی کە منداڵان هەر لە منداڵیەوە بزانن چۆن ئاگیان لە ژینگەی خۆیان بێت چۆن ژینگە بپارێزن. جا ئەمە بووە هۆیەوەی کە خولێک بۆ کۆمەڵێک لە منداڵان بکرێتەوە. ئەم خولە لەسەر دەستی ڕێکخراوی CDO و هەروەها ڕێکخراوی سروشتی کوردستان بەڕێوە چووە. قۆناغی یەکەمی بەڕێوە چووە، چەند قۆناغێکی دیکەی هەیە. جا چۆن لەم خولانەدا ئەم بابەتە بۆ منداڵان باس کراوە، چۆن مناڵان لەسەر ئەم بابەتە هۆشیار کراونەتەوە، ئامانج لە بەڕێوە چوونی خولێکی لەم جۆرە چەوە خولی لەم جۆرە تا چەند دەتوانێت گرنگی و ڕۆڵ و کاریگەری هەبێت بۆ هۆشیارکردنەوەی تاکەکانی ئێمە. ئەمە بابەتێکە کە ئەمانەیە بە میواندارەتی زۆر بەڕێز ڕەنجعەتا زیاتر لەسەری گفتگۆ بکەین کە بەڕێزیان ئەندامی ڕێکخراوی سروشتی کوردستانن. کاکڕان سڵاوە لێبێ بەخێراتی بەیانی بەڕێزیشت باشماندووش نەبن. جەنابەت وەک ئەندامی ڕێکخراوی سروشتی کوردستان پێم خۆشە خۆت زیاتر ئەم خولە باسی لێ بکەیت کە چۆن بوو یەکەم جار بیرتان لە بیرۆکەیەکی لەم جۆرە کردەوە. هەنگاوەکان زۆرە بۆ ژینگە پارێزی بخۆشحاڵیەوە لە لای خۆمان لەلایەن ڕێکخراوەکان، بەڵام زۆرێکی ئەم هەنگاوانە بۆ گەورەکان بووە، ڕۆی دەمیان لە گەورەکانەوە بووە. ئێوە چۆن بوو کە ئەم جارە ئامانجتان مناڵەکان بوو؟ پێشم شتێمەوێت لەناخی لە شاری سلێمانی و شاری سنەی دەستە خوشکی سلێمانی بکەم بۆ ئەو دوو نازناوەی کە پێیان دراوە. بە حەقت بڵێم سلێمانی شایستی ئەو نازناوە بوو، بە هیوام دەستگا ئەکادیمی و ناوەندە ڕۆشنبیری و ئیدارە مەحەلەکان لە هەموو زۆنی سلێمانی کار بکەن بۆ بە زیندوو هێشتنەوەی ئەو نازناوەکە وەک شارێکی ئەدەب ناسنراوە لە بەرنامەی نەتەوەی گرتوەکان پیرۆزی سلێمانی و هەموو هاوڵاتیانی ئەم زۆنە بێت. هەر لەسەر قسەکەی کاگڕەنج من ئەوە زیاد بکەم کە لە نێو شارەکانی جیهانە دوو شاری کوردەواری ئەبینڕێت بە خۆشحاڵیەوە، یەکێکیان سنە یەکێکیان شاری سلێمانی بووە کە سنەش وەک شاری مۆسیقا ناوی لێ براوە. فەرموو. سپاس. ئەو پرۆگرامی کە ئێستا لە بواری جێبەجێکردنە لە ڕێکخراوی سروشتی کوردستان ئێمە بە دیاریکراوی بۆ 4 ساڵی داهاتوو ئیش لەسەر دوو بنەمای سەرەکی یەکەین. بنەمای یەکەمیان یاسای ژینگەیە کار بکەین لە ڕێگەی بۆردەکانی ڕێکخراوی خۆمان و بە تەنسیق لەگەڵ پەرلەمانی کوردستان و ناوەندە حکوومەکان چەند یاسایەکی ژینگەی دروست بکرێت بە پرۆژە پێشنیار پێشکەشی پەرلەمانی بکەین ناو بەناو. خاڵی دووەم هەرچۆن هەیە کار بکەین لەسەر پەروەردەی ژینگەی، لەسەر پێگەیاندنی کەسانی پسپۆڕ لە بواری وانەبێژەی ژینگەی و هەروەها دروستکردنی پرۆگرامی ژینگەی. ئەو خولەی کە وترایەوە لە بەسپاسەوە لەگەڵ ڕێکخراوی CDO بە هاوکاری زۆر باشی ئەوە و هەروە ڕێکخراوی سروشتی کوردستان ئامانج لێی دروستکردنی تیمێکە لە ڕاهێنەران و لەوانە بێژانی هۆشیاری ژینگەی لە ناوەندەکانی خوێندن بە دیاریکراوی لە ناوەندەکانی سەرەتایی و هەروەها لە باخچی ساوان. ئێمە پێمان وایە لە ڕێکخراوی سروشتی کوردستان کە پێگەیاندنی تاکێکی وشیار، پێگەیاندنی دایک و باوکێکی وشیار لەم قۆناغە سەرەتاییەوە دەست پێکا، لەم قۆناغەی گەشەی مناڵەوە دەست پێکا. ڕێکخراوی سروشتی کوردستان و ڕێکخراوی CDO پاش گفتوگۆیەکی چڕوپڕۆ و لە تێگەشتێکی باشە نێوانیانە هاوکاری هەردوو لە ڕێگەی دوو ڕاهێنەری توانای مرۆییەوە وەها ئەندامانی خۆبەخش لە وانەوێژی وەروە پێدانی زانیاری ژینگەیی بە خۆبەخشانی ئەو خولە توانیمان خولێکی باش و بەسوود بڵێنەوە. دوێنێ با بڵێن سیوێکی مانگ کۆتا ڕۆژی خولەکە و هەڵسەنگاندنی ڕاهێنەران و بەخشینی بڕوانامەکان بوو. چەند ڕۆژ بوو خولەکە؟ خولەکە 3 ڕۆژ بوو. 2 ڕۆژیان پێدانی زانیاری و توانای وانەبێژی و وانی دەرووناسی بوو بە کەسانی ڕاهێنرا و ڕۆژی کۆتاییش کە دوێنێ بوو هەڵسەنگاندنی ئەو کەسانە و وتنەوەی وانە بە پراکتیکی بۆ وانەبێژانی دیکە تا ڕادێک ئەتوانم بڵێم خولێکی باش بوو، خولێکی سەرکەوتوو بوو. یعنی لە ئێستاە لە قۆناغی یەکی ئەم خولە ئێوە کارتان کردووە تەنیا لەسەر وانەبێژەکان وایە؟ ئێمە کارکراوە لەسەر ئەو کەسانی کە پێشتر تەمەەن بە پرۆسەیەک فۆرمەکان بڵاو کراوە کێ ئارەزوومەندە بۆ وتنەوەی وانەی ژینگەی بە خۆبەخشی لە ناوەندەکانی خوێندن فۆرمەکە بڵاو بێەوە خەڵکێکی زۆر پڕیان کردەوە. دواتر لە هێڵنگدانێکی تیا بوو پۆلێنکردنێکی تیا بۆ ئەو کەسانی کە داخلی خولەکە بن وەکو قۆناغی یەکەم 20 کەس ئامادەکرا و چوونە پرۆسەی پێدانی زانیاری و ڕاهێنانەوە
قۆناغەکانی دیکەش بەردەوام بێ بەڵێ ئەوە قۆناغی یەکەم بوو ئەو کەسانەمان هەڵبژات کە خۆم بۆ خۆمێکی بووم لەو کەسانی هەڵبژاردان بۆ وتنەوەی وانەکان خۆشحاڵیەوە بە هیوای بتوانین سپاسدانەکەین بە هیوای بتوانین کە لەو بوارەیە کە لێ پڕکەینەوە و بچینی ناوەندەکانی خوێندن هەڵبەتە ئەمە بە ڕەزامەندی لایەنی حکومی خۆیەتی پێشتر ڕەزامەندی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی و دەربەندی خان و پشتدەری وەرگیراوە کە بتوانین لەو ناوەندانی خوێندنە ئێمە وانە بڵێنەوە و دەست بەکار بین لە کەیەکەوە دەست پێکان هەر کاتێک تیمەکان ئامادە بێت تامان ئەو تیمانی کاش ناوەندەکانی خوێندنەوە دیسانەوە بە هاوبەشی ڕێکخراوی CDO و ڕێکخراوی سروشتی کوردستان چونکە خۆ دەزانی هاتوچە و مەصاریفی هەیە ئەبێ ئەوەش ڕێکخین لە نێوان هەردوولا هەر کاتێک تیمەکانمان ئامادە بن ئێمە ڕەزامەندی حکومیمان هەیە ئەتوانین بچینە هەر ناوەندێکی خوێندنەوە کە خۆی خوازیار بێوانە بە فێرخوازەکانی بڵێنەوە کاتە سلێمانی و پشتەر و دەربەندی خان لەخۆگرێن هەڵبەت پارێزگای هەڵبجێژ ئەوان پارێزگار و پەروەردەی سەربەخۆی خۆیان هەیە ئەوان ژێتوان بە هەمان شێوە داوای ڕەزامەندی حکومەت بکەن و بەڵام تەماحەکەمان ئەوێشە بگەینە ئەوێش لە خۆناغی سەرەتایی ئەم زۆنەما هەڵبژاردوێ ئینشەڵڵا کە ئەتوانن باشە کاک ڕەنج ئێوە ئەتانەوێت لەم وانانە چۆن منداڵان هۆشیار بکەنەوە لەسەر ژینگەیان هەڵبەتە ژینگە هەرێمی کوردستان بەو ئاقاری کە پێی گەشتووە بەو خوێندنەوە بۆ دەرەنجامانی کە ئەبینرێت بە دۆخێکی ناساقامگیر و خراپە تێپەڕیوە بۆ هەستانەوە و بۆ ڕێککردنەوە و بۆ سەرپێخستنەوەی لە نەژینگەیەک و تا بۆ بڕاتەوە سەر ڕێرەوە سروشتەکەی خۆی پرۆسەیەکی چاکسازیکردنەوێت ئێمە لە ڕێکخراوی خۆمان بە تەواوی قەناعەتمان وایە ئەگەر بتوانین ئێمە نەوەیەکی دۆستی سروشت پەروەردە بکەین نەوەیەکی سروشت پارێز بەرهەم بێنین پێمان وایە لە ماوەی 20 ساڵی داهاتووە 15 ساڵی داهاتووە دۆخی ژینگەی هەرێمی کوردستان بەم ئاقارە نابێت کە ئێستا خوێندنەوەی بۆ بکرێت چونکە ئەمانە هەمان ئەبن بە کادری ژینگەی ئەمانە ئەبن بە دایک و باوکی داهاتووی ئەم کوردستانە هەڵبەتە ڕەفتار و کردەوەکان نەوەکو ئەم جیلە نابێت لەگەڵ ڕێزمە کە ئێستا داهاق بە ژینگەی هەرێمی کوردستانەکرێت لە تێکدان لە پیسکردنی ئاوەوە لە ژاهێنانکردنی خاکەوە لە ڕاوکردنەوە لە هەموو ئەو حاڵەتە سروشتیانەی کە ئەمڕۆکو تەجاوز ئەبینرێت لەسەر لایەنی ژینگەی ئاغزا بۆ 20 ساڵی داهاتوو ئەتوانین بڵێن خوێنەوەیەکی ترمانە بێ بۆی چونکە ئێمە ئەمڕۆ بیناکە بەڕێک و پێکی دروستەکەین نایەن تەنیا ماکیاژی بۆ بکەین ئێمە خشت بە خشت پێ ئاڕۆین هەڵبەتە لە داهاتووی شار نەتیجەکەی بینین قۆناغی سەرەتایی و قۆناغی باخچەکان ئەو هەویرەیەک ئەتوانرێت چۆنە بێ ئاوا بیشێلیت ئێمە لەو قۆناغیا ئیشەکەین ئەو پرۆگرامی کە دامان ناوە بە بۆردێکی هاوبەش لە ڕێکخراوی خۆمان پرۆگرامێکە زیاتر تەرکیزی سەلایەتی وێنەیە چونکە ئەمە زیاتر ئەڕواتە زیهنی مناڵەوە زیاتر شی ئەبێتەوە لەناو هاوکێشەکانی مێشکی مناڵە ئێمە لەو لایەنەوە ئیشمان کردووە سەر پێچێ ژینگەیەکان ڕێنمایە ژینگەیەکان بە شێوەی وێنە شێوەی سڵایت پێشکەشی مناڵەکانە کرد پیشانیان ئەدرێت وەناو بەناو ڤیدیۆی فێرکاری سرودی فێرکاری لەناو ڕاهێنانەکانە ئەبێت یاری خۆشیکیان بۆ بڵاڵەکان کەوایان ئەکات خۆشەویستیەکیان بۆ وانەکان هەبێت بە شێوەیەکی گشتی هەم خولەکە هەم پرۆگرامەکە ئاوێتە کراوە تا ببێتە پرۆگرام و دەسەبەرەیەکی باش بۆ ئەو مناڵانە پێیان بگەێنێت زۆر باشە جاجەناب ئاماژەت بەوە کرد کە لە ئێستا بەداخەوە ژینگەی کوردستان بە ئاقارێکی خراپ و ناسەقامگیرا ڕۆت لەسەر ئەو بابەتە قساکەین لەگەڵ جەنابەت ئیشەڵا لە گفتوگۆکەی ئەم ڕۆمانە کە بۆ ئەم با بڵێن ژینگەیە خەریکە بەو شێوەیە ئەڕوات ئەو مەترسانێت چێکە ئێوە وەک ڕێکخراوەکەی خۆتان بینیتانە بەڵام با پێشەوە قسە بکەن لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکان لە بە ئاگاهێنانەوەی کۆمەڵگا بە تایبەت هەرەوەی کە جەنابەت ئاماژەت بۆ کرد لە مناڵان لە ئەوەی کە ئەوانە بن بە دایک و باوکی بەیانی ڕۆڵی ڕێکخراوەکان ئەتوانێت بڵێم زۆرینی هەرە زۆری ڕێکخراوەکان بە پلەی یەکەم پێدانی هوشیاریە چونکە ئێمە لایەنی جێبەجێکارین بەردەوام ئەمە دووپاتەکەینەوە ئەتوانم بڵێم بەشێکی ڕێکخراوەکانیش بۆ ئێستا ئێمە کە ڕێکخراوی سروشتی کوردستان و لەگەڵ ڕێکخراوی CDO دەستمەریاوەتە ئەم کارە و ئامانجمان لێی پێگانی ئەوەوەیە خۆی لە ڕاستی ئەمە ڕۆڵی حکومەت بوو ئێمە ئێستا لە غیابی نەبوونی پرۆگرامێکی ژینگەیی یان ڕێەکەی ناوەندی پەروەردەی ئێستا ئەم گرفتەی هەیە ئەمە ڕاستی بڵێم ئەرکی ئێمە نەبوو
ئەگەر پرۆگرامێکی ژینگەی توکمە هەبووە ئەشی ڕێکخراوی ئێمە سەرقاڵی کارێکی دیکە بووە بەڵام ئێمە هاتوین لەبەری حکوومەت خەمان لەمە خواردەوە ئەوەنەی ئێوە بزانن ئێستا لە سیستەمی خوێندن هیچ پرۆگرامێکی ژینگەیی لە قوتابخانەکان پرۆگرامی ژینگەی ئەگەر هەش بێت وەکو وانەی سرود و وانەی هونەر و وەرزشەکە ساڵانی پێشوو بە شێوەی ڕۆتینات ئەوەسایەوە نەبوو بە وانەیەکی سەرەکی مناڵ تێبگەێنە کە وانەی ژینگە وانەی سروشت کەمتر نییە لە فیزیا و کیمیا و کوردی و عەرەبی چونکە تو ئەگەر ژینگەیەکی پارێزرا و تەندروستێکی پارێزرا و باشی نەبێ ناتوانانی وانەکان بە باشی یعنی مناڵ لە پۆلەکە لەبەری ئەکا لە دوای ئەو ساڵەش لە بیری واتە شتێکە ئەتوانم بڵێم بە مردووی ئەچێتە بەردەمی قوتابی چکە وانی ژینگە من ئێستا کە دەریا دانیشتم ئەمە ژینگەیە تیا دانیشتم ئەمە سروشتە تیا دانیشتم ئەگەر سروشتی ئەم ستۆدیۆیە بە شێوەیەکی باش ڕێ نەخرێ وا فراهەم نێنێت کە من ئارام بمتیان مرتاح بمتیان قسەی تیا بکەم کاریگەری لەسەر قسەکانی بدەبێت بە شێوەیەکی مردوو ئەو قسانە ئەەکەم پێم وایە ئەبێ هەم خۆشیاری لای قوتابی و هەم پرۆگرامەکەی و هەم ژینگەی قوتابخانەکەی بە شێوەیەک بێت کە قوتابی سروشتی خۆش بێت ئێمە لەو ئاقارەوە ئیشەکەین کە ئەمانوێ ئەو کلێنە پڕکەینەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە زۆری هەرە زۆریان لە دوو بوارە ئیشەکەن بوارێکە پێدانی هوشیاریە هەڵوێستەکردن لەسەر حاڵەتەکان ئەگەر پارێکیش هەبوو پرۆژەیە جێبەجێکە ڕێکخراوی ئێمە کە بوجەمان نیە بۆ جێبەجێکردنی پرۆژە ئەمە لە لایانی هوشیاری ئیشەکەین ئەو کارەمانێکێکە لەو هیوایانەمان لەو ئاواتانەمان کە لە بواری هوشیاری پەرەمان پیاوە و ئێستا لە بواری جێبەجێکردنە بە شێوەیەکی گشتی بە خۆشحاڵی حکوومەتی هەماهەنگی هەبووە لەگەڵمان چونکە حکوومەت خۆی درک بە کلێنەکەکە ئەزانێت کە لە ساڵانی پێشوو پێی لەو هەڵەیە ناوە پرۆگرامێکی وامان نەبووە بە خۆشحاڵیەوە ڕێز لەم هەوڵانە ئەگرێ ڕێز لەم ماندووبوونانی ڕێکخراوەکان ئەگرێکە لە مەجای پەروەردەییە لێرە و لەوێ هەنگاوی بۆنێن ئێمە لە بواری هوشیاری ئیشەکەین بە هیوای حکوومەت هەماهەنگی هەبێ لەگەڵمان هەماهەنگی زیاتری هەبێ و حکوومەت خۆی لەسەر ئاستێکی باڵا کار بۆ دابەزراندنی پرۆگرامێکی ژینگەی بکە ئێستا ئاگادارین بریتیش کاونسڵ هەیە کە لە هەموو پەروەردەکانی سلێمانی جێبەجێ کرێ ژینگە جێکراوەتەوە لەوێ داوا لە هەموو هاوڕێیان بکەم هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بواری ژینگەکەم ئەم کلێنە پڕکەنەوە پشت ناوەندەکانی خوێندنەوە و دەگەڵ حکوومەت دەست بەنە دەستی یەک بۆ ئەوەی چیتر ژینگەی هەرێمی کوردستان بۆ حاڵەتی ساڵانی پێشوو نەڕۆ ئینشەڵڵا کەوا ئابێ جا باسی پێم خۆشە لە کۆتایی گفتگۆکەمانە بارودۆخی ئێستای ژینگەی هەرێمی کوردستان بکەم و ئەوەی کە جەنابەت وەک کەسێکە لە ڕێکخراوێکی ژینگە پارێزا ئیش ئەەکەی پێما بێت زۆر دیمەنی دڵت هەزێنە بینی پێم خۆشە خۆت باسیێن بارودۆخە بکەی کاکڕان ژینگەی هەرێمی کوردستان ئەگەر پۆلێن بەندی بۆ بکەین بەشە قۆناغێک جیاوازە ژینگەی هەرێمی کوردستان پێش ساڵی 2023 جیاواز بوو دوای ساڵی 2023 هاتنی ئەو لێشاوە لە وێرانکاری ژینگەیی جیاوازە و دوای ساڵی 2010 کە ڕێکخراوگەلێکی زۆر دەستەدای ئیشەکە و هوشیارکردنەوەی هەوڵاتی قۆناغێکی جیاوازە بەڵێ ژینگەی هەرێمی کوردستان حاڵەتی زۆر نێگەتیڤی تایە زۆر نەرێنی تایە لە بەکارهێنانی پلاستیکی لە ڕادەبەدەرەوە لە نەبوونی هوشیاریەوە لە دیاردەکانی پیسکردنی ئاوەوە لە ڕاوکردنی لێسەرپەرشتەوە لە کوشتنی ئاژەڵانی بەرەڵاوک و سەگ و گوێ درێژ و پشیلەوانە بە هەموو ئەمانە ئێمە کێشەمان هەیە ئەتوانم بڵێم دوورین لە چارەسەر ژینگەی هەرێمی کوردستان کێشەی زیاتر لە چارەسەر ئێمە ئەمانوێت لایەنەکەی تر بێنینەوە چارەسەر نزیکەینەوە لە کێشە ئەتوانم بڵێم گەشتبینم بەوەی خەڵکێکی زۆر ڕۆژانە بە پۆل دێنە ناو ڕێکخراوە ژینگەیەکانەوە خەڵکی خۆبەخشمان زیاکە ئێمە پشوو درێژین هیوامان خۆشە بەس ئەمەم وەڵام بیتەوە لانەیە کەسی وا هەیە بڵێ بۆ نمونە ئەمڕۆ من لە ماڵی خۆمە سفرەی سەفەرین بەکارهێنا یاخود بۆ نمونە پەرداخێکی پلاستیکی بەدەسەوە بوو لە شوشە و لە جامی ئۆتۆمبیلەکەی و فڕیدایە دەرەوە بڵێ ئەمە چییە خۆ بۆ نمونە ژمارەیەکی زۆری ئێمە با بڵێن سەرپێچێکردن لەو یاسا نەنووسراوانە هەیە کە دژی ژینگەیە یاخود بۆ نمونە یەک دنیا خەریکە زێراو ئەچێتە ناو ئاوەکانی ئێمەوە یەک دنیا خەریکە کارگەکان هەوا پیسەکەن خۆڵ پیسەکەن لانەیە بڵێ بەم یەکدانە پەرداخی سەفەری من خۆ هیچ لە مەوزوع ناگۆڕێ پێم خۆشە جەنابە ڕۆڵی تاک لە ئائیرای بەست بە کورتی شی بکەیتەوە ڕۆڵی تاک ئەبێک بە تەواوی تاک تێبگەنرێت لە هاوڵاتێکەوە کە لە بازار ئیشەکە تا ناوەندێکی ئەکادمی تێبگەنرێت لەوەی کە بەکردداری تێبگەنرێت کە پیسبوون چییە
نەک لە چوارچێەوەی بەرنامەیەکی تەلەڤیزۆنی یان سیمینارێک یان وەرکشۆپێک تێبگەدرێت کە هۆکارەکانی شێرپەنجە چین بەکردداری هۆکارەکانی شێرپەنج واتە هاوڵاتی بتیت سێنرێت لە خراپبوونی تەندروستی بۆ هاوڵاتی تەرکی جگەرەکە بۆ هاوڵاتی ئاوێکە ڕەنگی گۆڕابێنەخوا ئەوەش هاوڵاتی تێبگەدرێت فرێدانی پلاسیک چیە من لەگەڵتم تێگەشتێکی قورسەکە فرێدانی پلاسیکی گۆشی بوونەوە مایکرۆپلاسیک و ئەمە قورسە با بۆ هاوڵاتێکی ئاسایی کە ڕۆژانە تێبگەێریت ئێمە ئیش لەسەر ئەوەکەین کە پی ساڵی داهاتوو ئەم هاوڵات جۆرە لە هاوڵاتیمان نەبێت ئەم هاوڵاتی ئەبوایە ساڵی 2023 دوای ڕاپەڕینی ساڵی 91 تێبگەدرێت چونکە ئێستا ئاوابیری ناکردەوە هاوڵاتێک ئەگەر ساڵی 91 تێبگەدرایە لە پیسبوونی ژینگە لە 2015 ئاوابیری ناکردەوە چونکە لە ساڵی 91 مناڵ بوو ئێستا کە ئاوابیری دەکاتەوە تێگەیاندنی ئێمە توانم بڵێم تا ڕادەیەک قورسە ئەوەی ڕێکخراوی ئێمە و ڕێکخراوەکانی تر تێگەیشتون ئەوەی کە ئێمە لەم جۆرە لە هاوڵاتیمان لە 15 ساڵی داهاتوانە بێت کردارێکی قورسە ڕۆژانە بەر ئەم جۆرە لە هاوڵاتی ئەەکەوین بەشێک لەوە ئەوە هۆشیاری و تێگەانی هاوڵاتی بەشێکی دیکەی پیسبوونی هەوا و چوونی ئاوەڕۆ بەناو ئاوەکان و فڕێدانی ئەو هەموو پلاسیکە و حل نەکردنی و ئەمە ئەکەوتە سەرشانی حکوومەت ڕێکخراوەکەی من ناتوانێت سەپۆرتی دەهێن کارگەر ریسایکڵی بکات لە شارەکانی سەپۆرتی ڕۆشتنی بۆکسەکانی زێرا بوو هەلکردنی ئاوەڕۆکان و پاکردن ڕێکخراوەکەی من ناتوانێت سەپۆرتی ئەمە بکات پێم وایە هیچ ڕێکخراوێک ناتوانێت سەپۆرتی ئەمە بکات ئەمە ئەرکی حکوومەتە بەشێکی باش لە پیسبوونی ئاوەکانی ئەمە بەهۆی ئاوەڕۆیە پێم وایە مەترسی ئاوەڕۆکان ئێستا کەمتر نییە لە پلاستیک کەمتر نییە لە پیسبوونی هەوا ئەمانە پرۆسەیەکە بێ حکوومەت خۆی پێڵسێ بەردەوامیش ئێمە حکوومەتمانی ئاگادار کردوێتەوە پێشنیارمان بۆ کردەوە بەڕێکخراوی نێودەوڵەتیمان ناسانون چالاکواری نێودەوڵەتی و خاوەن ڕێکخراوی باشمان بە حکوومەت ناسانوە کە ئیش بکەن لەم بوارەیە پرۆپۆزەڵی باشیان تەقدیم کراوە بەڵام ئەبێ ئەمانە ژینگە بێ بە ئەجەندان بەڕاستی بە هیوان بێ بە ئەجەندان چونکە ئەمە لە پێش هەموو شتێکەوە زۆر سپاس مەمنون بە ئامادەبوونت کاک ڕەنج لەشتان ساختە ئینشەڵڵا کە ئەم پرۆژەیە ئەنجامێکی زۆر باشی هەبێت و بە هیوای ئەوەی کە هەر لە جوتیارێکی ماندوونەناسی دڵسۆزەوە ئەم هەستی هۆشیاری لەسەر ژینگەیە دروست بێت هەتاکو ئەو کەسێک کە خاوەنی ئەو کارگەیە بۆ نمونە هەر ئەو جوتیارە ئازیزە لە جیاتی ئەوەی کە کۆمەڵێک بۆ نمونە قڕکەری کیمیایی بەکاربهێنێت کە بێگومان ئەمانە هەندێکیان لەوانەیە هەر ڕێگە پێدراو نەبن لە عالەما بەکارهێنانی یاخود بۆ نمونە بە ڕێژەیەکی یەکجار زۆری پەینە کیمیایەکان بەکاربێنە بۆی کە بەرهەمەکەی جوان بێت و دواتر ئەگەر پشکننی بۆکەی ئەبینی ڕێژەکە زۆر زیاتر لە ئاستی ئستانداردەوە دواتر ئەمە دێتەوە ناو جستەی مرۆڤ و مرۆڤ تووشی هەزار دانە نەخۆشی و لەوانە شێرپەنجاکە ئەبینین کە ئەگەر ئەو جوتیارە ئازیزە بە ویژدانەوە کاری خۆی بکات ئێمە یەک دنیا ئەتوانین کێشەکانمان چارەسەر بکەین هەتاکو ئەو خاوەن کارگەی کە ئاماژەم بۆ کە ئەگەر زێراوەکە نەکاتە ناو ئاوەوە. لەگەڵتان بەردەوامە بین لەم بەشە بابەیەکەوە راپۆرتێک ببینین کە ئەم راپۆرتە باس لە بەڕێوەچوونی فستیڤال یان پرۆژێکی هونەری ئەکات بە ناوی پرۆژەی فستیڤاڵی قەڵەم کە بۆ مناڵان کراوە ئەم پرۆژەیە و ویستراوە لە ڕێگەی ئەم پرۆژەوە مناڵان بەرەو هونەر ببرێت و هونەریان لا خۆشەویست بکرێت بەیەکەوە ئەم راپۆرتە ئەبینین و بێگومان چێژیشی لێبینن چونکە راپۆرتێکی هونەری و تایبەتیشە بە مناڵان بەبێکەوە ببینین.